ئیماندارانی خۆشەویست، ئێمە لەگەڵ هەموو مناسبەیەکی تازە کە ڕووەدا یا مناسبات و بۆنەیەکی ئاینی کە دێتە پێشەوە دڵمان ها لە مشتمانە و بیر لەوە ئەکەینەوە ئاخۆ ئەم مناسبەیە چۆن جارێکی تر ئەبێتە هۆی ئەوەی کەوا مسلمانان تەفریقیان تیا دروست ببێ، ئەم لە ئەو بخوێنێ ئەو لە ئەو بخوێنێ، وەکو كأنه سبحان الله كأنه ئێمە ئیشمان نەماوە ئیلا ئیسلام سەرکەوتووە هەموو شتێک لەم دنیاە بە پێی شەریعەتی ئیسلام ئەڕوا، بەس ماوە ئێمە تەصفیەی حیساب بکەین لە ناو یەکتریە لەسەر مەسائلە وردەکان، هەموو شتەکان کۆتایی پێ هاتووە، بەس مەسائلە وردەکان ماوە. زۆر سەیرە لە جیاتی ئەوەی کەوا ئێمە هەوڵ بدەین بە پێی ئەوەی کە شەریعەتی ئیسلام فێری کردوین، بە پێی ئەو قاعیدە و یاسایانەی کە هەیە، هەوڵ بدەین لەو مەسائلانەی کە تیایە متفقین، یعنی لە شتە متفق عەلەیهەکان هەوڵ بدەین ئەو شتانە زیاتر بکەین و شتە مختلف فیهەکان کەم بکەینەوە، وەکو خوای تەعالا بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ قل یا ئەهل الكتاب، بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ بڵێن بە ئەهلی کتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. خوا بە پێغەمبەر ئەفەرمێ بە جوولەکە و گاور و ئەهلی کتاب بڵێ ئەی ئەهلی کتاب وەرن با ئێمە لەسەر ئەو مەسائلانەی کە متفقین هەردوو لامان هەمومان لەسەر ئەوانە کۆ ببینەوە، شتە فەرعیەکان شتە لاوەکیەکان کە تایە جیاوازین جارێ بخەینە لا، جارێ کاتی نییە. ئێمە ئەزانین ئەوانە هەیە، بەڵام ئەوانە کاتی نییە. ئێستا شتێک گرنگتر هەیە کە پێویستە مسلمانان تەکیدی لەسەرکەن و یا پێویستە ئەهلی دینەکان، یعنی لەو کاتە خوای تەعالا بە پێغەمبەر فەرمێ پێویستە اتفاقی لەسەرکەن، هەروەها مسلمانانیش. یعنی طبعا ئەمە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونە زۆر زۆرە لەسەری، و هەروەها ئەصحاب و هەروەها تابعین و بەو شێوە هاتووە تا گەیشتوتە لای ئێمە، لە سەلەفەوە تا خەلەف، لە پێشینانەوە تا سەردەمی خۆمان. یعنی ئەبەم شێوە بووە مسلمانان هەوڵیان داوە دائیم مەسائلە نقطە ئەو نقطانەی کە تایە متفق عەلەیهە و ئوسوولە لەوانەیە کۆ ببنەوە شتە مەسائلە خلافیەکان حتا ببێت بەری تەنک بکرێتەوە، بەری تەنک بکرێتەوە. ئێمە ڕەمەزان دێتە پێشەوە ئیتر بەس بیر لەوە ئەکەن یا ڕەبی خوایە ئەم ڕەمەزانەوە بێ مەشاکل بڕۆ، خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت خوایە، هەر لە سەرەتای ڕەمەزانەوە مانگ بینریا یا نەبینریا، هەر لەوە کە ئایا زەکاتی سەرفترە بە پارە بدرێ یان نازانم بەچی بدرێ. یعنی ئەم مەسائلانە دێتە پێشەوە کە مسلمانان گەرمە بن، سەریان گەرمە بێ، دەستگاکانی ڕاگەیاندن بەکار ئەهێنرێ، فەیسبوک بەکار ئەهێنرێ، ئیتر ئەم مەسائلانە وا گەورە ئەکرێتەوە کە ئەنەهو خەڵکە عەوامەکە وا ئەزانێ ئەم ئیسلامە گشتی بریتێ لەسەر فترە، ئەگەر بە پارە درا دنیای وەران ئەبێ، ئەگەر بە خواردن درا دنیای وەران. یعنی سبحان الله. مانگی ڕەبیعی یەکەم دێتە پێشەوە کە تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک بووە و تایشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کردووە. ئیتر کاکە ئیتر یا ئیلاهی لە جیاتیەوەی ئەم مانگە بکرێتە مانگی سەرخستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یان هەوڵ بدەین لەو شتانەی کە متفقین هەردوو لا، یان هەمومان مسلمانان نەکردو لای سە ماشاء الله ونە جەماعەت زۆر بووە، هەوڵ بدرێ ئەوەی کە ئیتفاقی لەسەر ئەوانە بکرێ و ئەو مەسائلەکانی تر بخرێتە لا. وەڕوونکردنەوە بە گوێرەی خۆی، گەورە بە گوێرەی خۆی و بچووکیش بە گوێرەی خۆی. یعنی شتە گەورەکان بە گوێرەی خۆی تەماشا بکرێ و شتە بچووکەکانیش بە گوێرەی خۆی تەماشا بکرێ. ئیتر سبحان الله ئەبێت بە هەرایە، ئەبێت بە ئیتر ئەم دینە ئەبێ بە مەولود. یعنی ئەگەر مسلمانان مەولود نەکەن تەواو، ئیتر هەموو دنیای وەران بووە، کۆمەڵێ وا تێگەیشتووە. ئەگەر ئەم مسلمانانە یادی مەولود نەکەنەوە هەموو دنیای وەران بووە، و بەعکسەکەشەوە طبعا ئەگەر مسلمانان یادی مەولود بکەنەوە هەموو دنیای وەران بووە. لا حول ولا قوة إلا مع العلم ئەم مەسئلەیەکی ئەسڵن باس نەکراوە لە ناو سەلەفە، حتا قەرنەکانی دوایی هەر باسیشی لێ نەکراوە، وەلەم ئەخیریشا کە باس کراوە مسلمانان بوون بە دوو بەشۆ، وەکو ئێستا تۆن زانایانی ئیسلام، پیاوێکی وەکو
ابن الجوزي وابن حجر أو عالمانك إما هموم ناونا هينين ألين إمام رأيان وايك أما ياد بكريته بس حرامي تانا كري آسايو لولا شو كومالي لكوكو الشيخ الإسلام ابن تيمية وكومالي كيتريش لزانا وتوانا أما ياد نكريته نوك تشبه ببا نصارى وأمانة يعني سبحان الله مسألة كيونا قوريه بو إما ضلي يك بيشينين لسر أم مسائلانا أتوانين اتفاق بكري لهندي مسائلة كإما هموما سري في غمرة خين صلى الله عليه وسلم باب الرياض لين أما نخو إما حمور روجي أبي حمور روجي إما أبي شون كوتي في غمر بين وهمو دقيق وهمو ثانية أبي يادي في غمر بكينا صلى الله عليه وسلم وفي غمر إخوة صلى الله عليه وسلم خوي هفتانا يادي خوي كردوتو وكو شون لح صحيح مسلمة هاتوا برسانا لفي غمر صلى الله عليه وسلم بور روجاني دوشما هاي بالروجو في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي ذلك يوم ولدت فيه أما الروجة كمن تاعي لدايق بوم يعني اما هر روجي كدو شمان سنة ك تاعي الرجوع بقرين يادي بيغمرة صلى الله عليه وسلم يادي لدايق بوني بيغمرة صلى الله عليه وسلم وأبي اما وابين وتشجيع يكتريب كين وبتايبت اما انقا كما دام هموما ازانين بيغمر تاعي لدايق بو يا هر وها بيغمر إخوة تاعي وفاتي كردوا بكري بمانقيك بو ناسيني بيغمر إخوة صلى الله عليه وسلم زياتر بو سيري بيغمر إخوة صلى الله عليه وسلم زياتر اتوان ديت يعني اشتنا شرعي كان اويك علماء زور لي ترساوا كالشركيات وحفلينا شرعي وتشي 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 أوانا بكري أوانا بكري تلا إذا المسألة كان قورنا كده مهم أويا من مقصد أويا للسنوري خوي زيادة نروى كاكا وتا أبيني مؤامرة كي إسبور ريشة كيش كردني إسلام لبن يعني إسا تماشا كان ها ببين چون ياساي نازانم هي آفرتان ونازان أنواع وأشكال خوتان أي بيسن لإعلام على للراقياندنا كتشون محاولة أكري إسلام ريشة كيش بكري إسلام لبندر بكري يا معقولة أهل إسلام إيش أنا من إلا ليكتري خيندنو يكتري نابود كردنو حتى تنانا جاري واحد دو مسلمان شاخيان ليكتون كردية لسر ناوي أنبياء أو بيت يعني لسر ناوي بخويان تاين تعشيوه لا حول ولا قوة إلا بالله لولا شو دجميا بر الله كردبا كيف يخوي بربوتا أم إسلاما لا حول ولا قوة إلا بالله لبرو خوش يسكان حز أكم إيه موكو مسلمان توزع قولة تربية كينوا توزع عقلية مان لما دركين لما وضعيك هاي لنا مناسبات الدينية كان بكينا معي خير وبركات بو مسلمانان تا مسلمانان استفادة لي بكان بوشوي كخوا بيغمري خوا فرميانا من قدني من قالوا يا بوشوي بك خوا نيفرمو بلام باتفاق بقناعات بدا بزين السر خوي تعالى فرمي وما اختلفتم فيه من شيء فردوه الى الله والرسول بيقرنا ولا اخوه بيغمر اخوه صلى الله عليه وسلم خو قرآن كما والسنة كان بيغمر اخوه صلى الله عليه وسلم لبردس معناه نفوتاو